خواپەرستی بکات تا ڕۆژێک بێتە خوای پەروەردگار جەل جەلاله. خوای پەروەردگار ئەو بەندانەی خۆش ئەوێت، ئەو بەندانە خۆشەویستن لای خوا کە بەردەوامن لەسەر عیبادەت ئەگەر چەندێک کەم بێت. واعبد ربك حتى يأتيك اليقين. خوای پەروەردگار فەرمێ عیبادەتی الله بکە ئەی محەممەد پێیان بڵێن عیبادەتی ئەو پەروەردگارە بکەن هەتا ئەگەن پێی، هەتا ئەگەنە یەقین. یەقینی چی کاتێ دەستمانەکەوێت؟ کاتێ وەفات دەکەین، کاتێ دەمرین، ئەوانەی غەیبیاتە بە چاوی خۆمان دەیبینین، ئەوانەی کە ئەمڕۆ من و تۆ باسی دەکەین نەمان بینیە بە چاو بەڵام ئیمانمان پێیەتی، ئەوانە کە لە ڕۆژی قیامەت و قیامەتی بچووک کە دەمریت داخڵی ناو گۆڕ دەبی ئەلێەوە دەست پێ ئەکا و هەمووی دەبینی بە چاوی خۆت. خوای پەروەردگار فەرمێ هەتا پێشی مردنیان با عیبادەت کەنەی محەممەد عەلەیهی سڵات وسەلام. چکە لەبەر ئەوەی ئێمە هاتووین بۆ دنیا خوای گەورە تاقیمان دەکاتەوە بۆ ئەوەی ئایا بزان بەندەیەکی سوپاسگوزاری خوای یان بەندەیەکین کە سوپاسگوزاری خوا نین. بەچی ئەزانێ خوای پەروەردگار بە ئێمە تاقی دەکاتەوە؟ بە ئەوەی کەوا ئێمە عیبادەتی ئەو دەکەین، ئەوە بەندەیەکی سوپاسگوزاری خوای پەروەردگار لەسەر زەویدا. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. کەواتە ئێمە و جنەکانش ئینس و جن بۆ یەک مەبەست دروستکراوین بۆ تاقیکردنەوە. الذي خلق الموت والحياة ليبلوكم ژیان و مردن ليبلوكم أيكم أحسن عملا. بزان ژیان و مردن هاتوونەتە سەر دنیا و دەگەڕێنەوە بزان کامیان چاک دەکەن و کامیان خراپە دەکەن. یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردگار ڕووی لێ دەکا و دەڵێت ئەی محەممەد وڵێ پێیان ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا. ئەی محەممەد پێیان بڵێن با وەک ئەو پیرۆژنە نەبن، بەیانی خوری ئەگرێتەوە یەوارەی لێکا عیبادە با خەڵکیەوە نەبێ عیبادەت کۆ کاتەوە لە بەیانیەوە هەتا یەوارە دوای عیبادەتەکەی بەتاڵ کاتەوە. واتە وەک مانگی ڕەمەزانی پیرۆز کە تۆ 30 ڕۆژ بە ڕۆژوو بووی، 30 شەو نوێژیت کردووە و تەڕاویحت کردووە، 10 شەوی عیبادەت کردووە، خێر و سەدەقە و چاکەت کردووە، خۆت ماڵت مناڵت پاراستووە لە هەموو تاوان و گوناح سەر پێچیەک، ناکرێت دوای ڕەمەزان تۆ ئەمانەت هەمووی لەبیر بچێت. ئەو کاتە گەروا بووی مرۆڤێکی بەوەفانی بەرامبەر بە خۆت، مرۆڤێکی بەوەفانی بەرامبەر بە خۆت، چیجا بەرامبەر بە ئەڵڵا. خەڵکێکەیە پاشی ڕەمەزان خۆی لە فکرە چێت، ئەبێ وۆشکەینەوە بیرکەینەوە ئێمە ڕەمەزان چیمان کرد، لەکوێ بووین، پاشی ڕەمەزانش بڵێ عیبادەتی ڕەمەزان هەندێکی ڕۆیشت و ماڵئاوایی کرد، بەڵام خۆ هەندێکی هەر بەردەوامە، بە تایبەتی چاکەکان هەتا قیامەت بەردەوامە و ئەبێ بەر چاکەکان بین نێچینە ڕیزی خراپەکاران. ئەگەر وابین ئەو کاتە وەک ئەو ئافرەتە دەبین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەصحابەکانی ئاگادار کردەوە وریابن وەک ئافرەتە مەبن لە مەکە دامەیشێتی. ئەی چنێ بەیانیان ئێوارەی شەیداتە باە ئەبێ ئینسان وریابێ کردەوە کۆ نەکاتەوە، کۆی کاتەوە باشە چاکە، بەڵام ئەگەر دایە هەوادایە با ڕۆیش ئەو کاتەوە ئینسانە خراپ. دووەمیان ئیمانداران ئەبێ ئێمە منەت نەکەین، سەرسام نەبین بۆ عیبادەتەی کردومانە، وریابی شەیطان نەمان خەڵەتێنێ بڵێن عیبادەتی زۆرمان کرد، مانگی عیبادەتی خوامان کرد، شۆرگژمان کرد، خێرمان کرد، حەجمان کرد، عومرەمان کرد، وریابی شەیطان دێت دەمان خەڵەتێن. سەرسام نەبین لە خۆمان دەرنەچین بڵێن لە ئێمە چاکتر نییە، ئێمە عیبادەتی زۆرمان کرد بۆ ئەڵڵا، ئەبێ زۆر وریابینەوە. چکە خوای پەروەردگار ئەفەرمێ بە پێغەمبەرگیان عەلەیهی سڵات وسەلام ولا تمنن تستكثر ولربك فاصبر. ئەی محەممەد وریابە منەت نەکەی، خواجان جەل جەلاله بە پێغەمبەرەکەی بە خۆشەویستەکەی ئەڵێ قبول ناکات لە پێغەمبەران عەلەیهی سڵات وسەلام منەت کەن ئەزیێت و ماندوو ئەچێشن لە پێناوی پێغەمبەرایەتیەکەیاندا. چیجا من و تۆ لەسەر عیبادەت ئەبێ وریابی شەیطان نەمان خەڵەتێنێ، وا بزانین زۆرمان کرد، بەڵکو لە دیوانی خوادا هیچمان نەکردو. ئینسان نابێ وا هەستە
وەوا بیرکاتەوە عیبادەتکردن لە ڕۆمەزانە کافیە. خەڵکی هەتا ئێستا وا تێگەیشتووە لە مانگی ڕۆمەزان عیبادەتکایتە کافیە بۆ ساڵەکە. ئەمە هەڵێ ئەبێ وریابی وا نەزانین ڕەمەزان عیبادەتە و دەڕوا و پاشی ڕەمەزان عیبادەتی ترشێ. چونکە ئیمامی حەسەنی وەسری کاتێ ئەو ئایەتیان خوێندەوە بۆی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا إيمان باشان بردوان بون لسر عبادة طاعات شاكو شاككاري أي فرمو يقول في هذه الآية فأنت الله ربنا فارزقنا الاستقامة أي خدايا تو خداي إيمي رزقي بردوان بون من بدري لسر عبادت لسر أو رقائي كتو أتري چکە ئەوش ڕستێکە خۆی پەروەردگار نایداتە هەموو کەسێک ناتوانێت ئەوە بەدەست بێنێ یان ئەگە هاوچی بەردەوام لێ ئەبێ بەڵکو بەردەوام داوا بکەی لە خوا بڵێ خودایە بەردەوام من بکە لەسەر تاعات و عیبادەت هەتا ڕۆژەی دەگەیمە لای تۆ لەسەر چاکەکان بەگشتی وە پەناتش پەنا دەگرم لە هەموو خراپەکان دوورم بخەیتەوە. پاداشتی بەردەوام بوون لەسەر چاکە و چاکەکاری هەر ئەو ئایەتێ بەڵام ئێمە چەند جارێ لەوەی باسمان کردبێت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا بەردەوام بوو تتنزل عليهم الملائكة لەکاتی تەنگانەکان لە بەتایبەتی مردن مەلایکەکان دائەبەزن دەورت دەگرن پێت دەڵێن مەترسە چونکە لە کاتی مردندا ئەو مرۆڤەی هالە سەرە مەرگدا زۆر دەترسن چونکە دەوروبەری هەتا چاو بۆکا مەلایکە دانیشە مەخلوقاتێک دانیشێ لە ژیانیان نەیدیوە چونکە ئەبینی کاتێکە لە سەرەمەرگە ئاگای لە دەوروبەری نییە چونکە ئەو هالە وەزعێکی ترە هالەگە خەڵکێکی ترە مەخلوقاتێکی ترە لەو کاتا پێ ئەڵێن خوای پەروەردگار ئەڵێ لەو کاتا تتنزل عليهم الملائكة مەلایکان دائەبەزن پۆل دەورت دەگرن بيومن ألا تخاف نترس حج ترست مبيت لما نهاتوين آذارتين ولا تحزن غنبار ما خفت مخو حج وبشروا بالجنة مجتمع هنا تولي باش ذلي خوشك أم جاسي التي كنتم توعدون أويك ووعد بيدراو فتوبر دوام بو يسر شاكو شاكتاري أهلي شاكو أهلي باشوي لەگەڵ ئاهلی چاکە بووی ئەوە خوای پەروەردگار موژدەکەی پێداویش کەواتە ئاهلی چاکە و باشە لە کاتی تەنگانەکاندا خوای پەروەردگار فریای دەکەوێت مەلایکەی بۆ دەنێرێ بۆ فریای دەکەوێت لە نیشانەکانی قوبوڵبوونی عیبادەت و تاعەتمان لە ڕەمەزاندا بەردەوام بوون لەسەر چاکە و چاکەکاری والذین اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم ئەوانەی کە چییە ڕێگا پیشەندەر ڕێگایان پێ پیشاندراوە و بەردەوام تاعەت و عیبادەتیان زیاد دەکەن ئیمانیان زیادکەن بۆ عیبادەتە و ئاتاهم تەقواهم لە خوا دەترسن خوای پەروەردگار تەقوا و خواپەرستی داوە پێیان واتە الثواب الحسن والحسن بعدها وتیانی عولەمایان واتە بەردەوامبوونی چاکە و چاکەش بەردەوام لە دوایەوە چاکەکردن دەڕوا بەسەریدا پێویستە لەسەرمان دین و ئیمانمان کە بەردەوام بینە سەری و لەگەڵ خێر و چاکە و ئەهلی چاکە بین ئەبێ وریابی هەموو شتێکمان بۆ ئەڵڵایە قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين أمجا في غمجانا فرمي عليه الصلاة والسلام إن من شر الناس ذا وجهين خرابتين خلق أو كسانا دو وجيانه دو رويانه خوما عليه الذي يأتي هؤلاء بوجه وهو هؤلاء بوجه ها خلق كبيرين حموش يكاهي لمزقوتا أوا لحموش بين شاكا كان أوا لحموش بين خرابة كان شوا أوا زو خراب نابي الإنسان لهموش بين يبي أوا دور هو خوا بلا مردا خوا حزناكا تو لهموش بين يبي شوێنی چاکە عیبینیم چەندێک شوێنی چاکە بێ بەردەوام بی باش ئەس ناکرێت تۆ لە مزگەوتا و جومعە و جەماعەت و چاکە
سێرەکەی لە خراپەکان شارە هەرای لە یەکەم ڕیزە ئەمە کامی تەواوە ئەبێت تۆ خۆ پرسیار لە خۆت بکەیت نابێت لە چاکە یەکەم بی و لە خراپەش هەر یەکەم بی لە چاکە یەکەم بی عیبی نییە بەڵام خۆ پێ لە خراپەش لە یەکەم بات خۆمان ئەڵێن زۆر جا قسەی ناشیاوە یعنی قسەیەک کە لەوەیە لەسەر مینبەر باس نەکرێت ئینسانێک لە هەموو شوێنێک کۆ دەبێتەوە ئەڵێن شتێکە ناو قازان وایە پێشینیان فەرموویانە کەواتە ئینسان ئەبێ وریا بێ کەسێک نەبێت لە هەموو شتێکدا ئەو پێشەڕەوی ئەو بکات لە چاکەدا باشە بەڵام لە خراپە بە ئەبێ زۆر وریایی بێت پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئەسحابی کردووە فەرموویەتی عبد الله بن عمر بن عاص يا عبد الله لا تكونوا مثل فلان عبد الله واطلع كسمه عبد الله فرموي بغمر فلان كس شلون يعني ليش فرموي كان يقوم الليل فترك قيام الليل هەستاوە بۆ شەو نوێژی ماوەیەک شەو نوێژی دەکەم ئیتر حتا وازی لێدێنێ وەک ئەمڕۆ خەڵکێک نوێژ دەکا لە ڕەمەزان ئیتر دا ڕەمەزان وازی لێنێ لە ڕەمەزان دێ بۆ مزگەوت ئیتر وازی لێنێ لە ڕەمەزان دایک و خوشکانمان سەرپۆش و حیجاب و چاک و باش دا ڕەمەزان وازی لێنێ دوای ڕەمەزان غەمینێ نوێژی بفەوتێ نەفەوتێ دوای ڕەمەزان غەمینێ لە خێرەکان بۆیە فەرمێ ئەی عەبدوڵڵا ئاگا لێ بێ فڵان کەس نەبی عبادتي باشية لناكاها مجيلا وازلة كان أحب العمل إليه أم جاء فرمي أصحاب كانوا خوشترين كانوا كدار لا إخوة ولا البيغمبر عليه الصلاة والسلام خوشويش به أو هيك أدومها وإن أقل يعني كم به بس باب الدوام كم به بلان شي به بس بردوام نەکردەوەیەکی زۆری چاکە بەڵام دوای ئاثاری نەبینێ حچی نەبینێ بنبڕیتی ئەمە خراپ بەڵام باکەمی بمێنێ بەڵام هەر چاکە لای خوای پەروەردگار بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئاماژەی دەکرد بەوەی دوعای دەکرد خوایە دڵمان ڕاگرە لەسەر عیبادەت لەسەر دینداری خۆمان لە نوێژەکانمان ئەڵێن ئییاکە نەعبود وئییاکە نەستەعین هو دعاء وانية دعاء لكي بخد حمر وجه إياك نعبد خوايا بوتا وتوي كابوتني عبادة وإياك نستعين خوايا فشتو بنا ما نقرأ نحن شافي كانوا دور ما كالخرا كواتا إنساني مسلمان وإنساني بروادا أبي أوزاني أقر واوي والذين جاهدوا فينا لنهدينهم سبلا أقر كسي آوابو بردوانو أو كاكا أمروفا أو إنسانيا چی لێدێ ئەو ئینسانە وای لێدێ خوای پەروەردگار ڕێگەی چاکە و باشەی پێپیشان دەدا ئەو کاتە ئینسانێکی چاکە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بیرکردنەوە لە خواپەرستی واتە ئینسان لە تەفەککوڕ ئابژی بیر کاتەوە لە عەزەمەتی ئەڵڵا لە عیبادەت ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ركعتان فجر خير من الدنيا وما فيها دور كاتي سنتي نجي بياني خيري لدنيا وإهانة ودنيا دا زرد نكن دور كاتي سنتي نجي بياني قتني أبي بردوان بيكي هاتي بو مزقو جماعات نجكا السلام داوستا بس بوت هي دواي نجي فجر أو دور كاتي غير دور كاتي خو سنت والله دبر دوري هاتي تخوا ناتي تخوا بونيجي بياني خود كوتبه خود نكوتبه شلون زكاتك بياني دكي او دو سنة شبيك خط نكي بلي سنة ناي نكردني ايه يغمبر اخوات صلى الله عليه وسلم او دركات اللبران فرمانيش تاوانا قولي دركاتي سنة بياني نمجي بياني خير لدنيا او اهانة او دنيا شاكتو باشت يغمبر جان عليه الصلاة والسلام داي قورك تيبر واصحابي ولا نغليهم فرمي ركعتان خفيفتان دور كاتي ببلي ايوه خفيف لسرتان زور سوره فرمي بو امر دوار باشتره لحمودني فرمي است او مردنا او مردويه زني كرو پیغمبر اخوان صلى الله عليه وسلم اخوازي بوي كدور كات نج او دور كاتي كبلاي تو هيچ نيه
ئەلەی تیا دەکەی تەمەنا ئەوە کا بڵێ دنیا دەمیان دوور کات پێشێژن و کاتی توش دنیام نایە هیچم نایە دەکەیت تەماشاکە ئیمانداران واتە چاکە چەندێ بچووکە لای ئێمە لای خوا زۆر گەورەیە هیچ شتێ بە بچووک مەزانە لە تەرازوی ئەڵڵا كلمتان خفيفتان على اللسان دوشة سبحان الله العظيم سبحان الله وبحمده زور آسان الاستزبان وزور قرص لسر ترازوي شاكا كان القيامة دو ذكر يعني ذكري لا إله الله ويا أويك لا يمنو تو زور جار عليش ديكا لويا خير زور ما نسنا كبير لا يخوي برودقار زور ودوبي سلفش دعاء نكرد أهلي شاكو باشي خمان بيشتنين يمان أيامت زور جار دعاء نكرد أترسان الأخوان بأمير شو أشياء لبين الخوف وترسان لنا وأمير بون لو أترسان خوا قبولي نكا دعاء نكرد بأميري أوجهون خوي برودقار وليدك لبين أم دعاء ندى إنساني لخواتس آوادجي حتى أقات الله ومدوارم خوي پروردگار عبادت من ليه قبول كار رمضان من ليه ورقري شاكا وشاكا كان من بهزاران وهزاران قات بادرش من بداته إن شاء الله تعالى ومدوارم لپروردگار داوادكم خوي قولة همو شاكا كان من لمانجي رمضان ليه من ورقري يا ربي خواه رحمة الله كان من كي عقيدة خيران كي قبرەکانیان بەخێر و بەرەکەت و نوری خۆت بکەی قبرەکانیان بکەیتە باخێ لە باخەکانی بەهشت خوایە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی یا الله شفای عاجلیان بدەی ڕەحم بە پیاوە گەورەکانمان بکەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ژیانمان بۆ خۆش بکەی خوایە ئەرزانی بخەیتە وڵاتمانە وڵاتمان پارێزین لە هەموو خراپێک آمین آمین والحمد لله رب العالمين